دێت و پێت دەڵێ ئەوە باش نییە بەبێ ئەوەی کە پێت بڵێ باشەکە کامەیە بە ئەمان شێوە کەسێکی تریش دێت و دەڵێت نا ئەوە جوانیە من ڕام لەوەی نییە بەبێ ئەوەی کە پێت بڵێ جوانەکە کامەیە و ئەو ڕای لە چییە ڕخنەگرتن چیرۆکێکم هەیە دەربارەی ڕخنەگرتن لە نێوان مامۆستا و قوتابیەک مامۆستایەکی بەڕێز قوتابیەکی دەبێت قوتابیەکەی وێنە کێشە ڕۆژێک قوتابیەکەی وێنەیەک دەچێشێت و دەیبات بۆ لای مامۆستایەکە و پێی دەڵێ مامۆستا دەمەوێت بزانم ئەم وێنەیەم چه هەڵەیەکی تێدایە مامۆستایەکەش هەمدیسان مامۆستایەکان دانا و زیرەکەن بە زیرەکی خۆی و بە داناییەوە پێی دەڵێ ئەم وێنەیە ببە شوێنێکی گشتی و لەسەری بنووسە چ ڕێخنەیەکتان لەم وێنەیە هەیە قوتابیەکە قسەی مامۆستاکەی دەکات و بەیانی دەچێ وێنەکەی لە شوێنێکی گشتی دادەنێت و ئێوارە کە دەگەڕێتەوە دەبینێت هەمووی بۆ بەڕەخنە و وێنەکە هەردیار نەماوە دەگەڕێتەوە لای مامۆستاکەی و بە مامۆستاکەی دەڵێ مامۆستا ئەم وێنەیەم هەمووی هەڵەی تێدا بوو ببینە چەندەها ڕخنەی لێگیرا و وێنەکەم هەردیار نەماوە مامۆستاکە دووبارە پێی دەڵێ هەمان وێنە بچێشەوە و بیبەوە شوێنە و بەڵام ئەم جاریان لەسەری بنووسە ئەگەر ڕخنەت هەیە لەم وێنەیە هەڵەی تێدایە بۆم ڕاست بکەوە قوتابیەکە بە قسەی مامۆستا بەڕێزەکەی دەکات و دەچێتەوە لە هەمان شوێن وێنەکە دادەنێت ئەم جاریان ناڕوا لە بەرامبەر وێنەکەی دەوەستێت و دەبینێ کەس بەلای وێنەکەیدا ناڕوان تا ئێوارە کەسێ نەبوو بێ ڕخنە بگرێت بۆ مەرجەی کە هەڵەکەی ڕاست بکاتەوە کەواتە کەسانێک هەن هەمیشە ڕخنە دەگرن لە هەموو شتێک ڕخنە دەگرن بەبێ ئەوەی کە چارەسەریان لەلا بێت خۆشەویستان سڵاوتان لێبێت پرۆگرامی ئەم جارەمان تایبەتە بە ڕخنەگرتن لە وڵاتیانی خۆشەویستمان دەپرسین چێن ئەوانەی کە هەمیشە ڕخنەی ڕوخێنەر دەگرن و ئامانز لە ڕخنەکانیان چییە و چۆن بتوانین وەڵامی ئەو ڕخنانە بدەینەوە یاخود بە چ شێوەیەک وەڵامی ئەو ڕخنانە بدەینەوە لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین بابزانین هاوڵاتیانی خۆشەویستمان لەم پرۆگرامەدا چ قسەیەکیان هەیە لەسەر ڕخنەگرتن لەگەڵمان بن. ڕخنەی وا لە بەشەری دەگری کە هیچ پەیوەندی بەوێنی ڕخنە هەیە ڕخنە دروستکەرە ڕخنەیەکی لێگرن کەوا ڕخنەکە لە جێی خۆی نییە چونکە ناگاتەوە شتێکەوە ئەو کەسی بەرامبەری هەیەی حتمما ڕخنەیەکی لێگرێ ڕخنە ڕوخێنەرەکان پێویستە هەمووان ئیمالی بکەین ڕخنەی لە کەسێکی ئەگری یان لە هەستی بەرامبەر ئەدا شتەکە شانی ڕخنەش نییە ڕخنە شتێکی باشە بڕای من ڕخنە هەیە ڕخنە دروستکەرە حتمما تا دروستکەر هەبێتن ڕخنەی ڕوخێنەرەی باشتر لەبەرەوەی هیچ شتێک لەخۆوە تێک ناچێەوە چاژ نابێتن دەبێ ئینسان دایمەن ڕخنە بگرێ بۆەوەی بنیاد نەربێ بەڕاستی کوردواریش قسەی چیە دەڵێ ئەگەر گوڵنی دڕچیش مەبە واتە ئەگەر وتەیەکت نییە هاندەر بێ بۆ کەسی بەرامبرت ئەو وتەی ڕوخێنەریش با لە دەم دەرنەسی باشترە بە ڕخنە تێک دەچی من لای من زۆر ئاساییە وەکو خۆم شەخص خۆم لەبەرەوە خوێندنەوەم هەیە بۆ هەموو سینتێژێک لەوانەیە کەسەکە بوون بەخۆی کەسێکی ڕوخێنەر بێتن کەسێک نەبێ یان دروستکەری بێت بۆی هاندەری بێتن بۆی بەڕێزیان هەڵبستێتەوە ینی بەرگە بگرێت بۆ ئەو ڕخنانە ینی بۆ نمونە زۆر جار ئامانج لە ڕخنەگرتن شکاندنی کەسەکانە کەسی وا هەیە لەسەر دیکۆر بڕیار دەدات ناچێتە ناوەڕۆکی بابەتەکە هەر بۆ نمونە لە سوۆسیال میدیا کە پۆستێک دەکرێت بەبێ ئەوەی کە ناوەڕۆکەکەی بخینیت و یەکسەر دەرێ وان نییە ئەمە نابێەوە ئەی باشە باشەکە چۆنە باشەکەی بەڕاستی دەبێ خوێندێتەوێ بۆ وێنەکان بڕداوە نەک تەنها مەسەن ڕووکەش بێتن بزانین ناوە چی هەیە بەڕاستی ئەنجا بڕیار دەی چۆن وەڵامی ڕخنەکان دەدەیەوە
وەڵام لای من شتێکی ئاساییە ینی وەڵامدانەوەی بە ژێرەی پێویست ینی بەڵێ یان دەتوانی مەسەڵەن لەگەڵ واقعدا بڕۆی بەڵێ باشە چ قسێکت هەیە کۆتاقسەی خۆت بۆ کەسانەی کە ڕخنەی ڕوخێنەر دەگرن بەبێ ئەوەی کە باشی بکەن تێکی دەدەن بەڵێ ئامۆژگایم بۆ کەسانە هەیە مەسەڵەن تەمان ڕخنە لە هەموو وڵاتێک هەیە و لە هەموو شوێنێک هەیە لە هەموو کاتێک هەیە پێویستە کەسە ڕخنە دەگێتن ڕخنە بنیانەر بێتن بەڕاستی لەبەرەوەی ئەمە هەموو تاوکەریەکین هەموو مرۆڤێک پێویستی بەیە کە بەڕاستی بۆ ئەوەی کۆمەڵگا بەرە پێشەوە بین بەڕای من ڕخنە دروستکە باشترە چۆن وەڵامی ڕخنەکان دەدەیەوە کەسانی کە ڕخنەت لێ دەگرن وەڵا دلەشی گەورە ڕخنەیان لێ وەردەگرنەوە هیچ مشکلەشمانە باشە کەسی وا هەیە ڕخنەی ڕوخێنەر دەگرێت ڕخنە هەمومان دەزانین کە ڕخنەی بنیاتنەر هەیە و ڕخنەی ڕوخێنەریش هەیە کەسانێک هەن بەبێەوەی لە ناوڕۆکی بابەتەکە بزانن یەکسەر ڕخنەی ڕوخێنەر دەگرن و ئەو کەسەی کە کارەکەی کردووە شۆک دەبێ بەوە و واجاری واشەیە واز لە کارەکە دێنێت بەخۆی ئەمە هەموو بەشەر تەبیعاتی وایە یعنی ڕخنەی وا لە بەشەری دەگری کە هیچ پەیوەندی بەوێ نییە یاین بۆ نمونە کابرا عیبە زگماک هەیە یان بەخۆی نەخۆشیەکێیە ڕوبەڕوو پێی دەرێ یاخەوە ناکرێ ئەتوو کە ڕخنە لە یەکەش دەوی دەبزانین چی پێ دەرێ ئەوێ فەرخەکە لەبان باشە بەڕای جەنابەت ڕخنە چۆن بژیرێت بە قورعان بەڕێی من ڕخنە دەبی یەکەم شت پەیوەندی بەو شەخسەیەوە نەبی ڕخنەی ڕۆتینیات هەیە مەسەڵەن عیبە کتێیان شتێک بەس ئەو عیبە پەیوەندی بەجەستەی نەبی پەیوەندی بەخۆی تەبیعاتەکە شتەکە قسەی غەڵەتە ئەو شتانە دەکرێت بەڵام پەیوەندی مەسەڵەن بۆ چاوت وایە بۆ کەپوتەوە هەیە ئەوە شتەشی ناخۆشە بەڕاست جەنابەت بە ڕخنە تێک دەچی من بەڵێ چۆن وەڵامی ئەو ڕخنانە دەدەیەوە کە پێیان تێک دەچی ئەو ڕخنانەکە پەیوەندی بەوێ نەبی دەڵم پەیوەندی بە تۆنی ئارۆن ئارێەوە بەڕای جەنابەت ئەو کەسانە بۆ ئەو ڕخنە ڕوخێنرانە دەگرن ئەوە بەخۆی حەسوودە نوخستانە بەخۆی لە ناخەوە ڕووخاوە دەوێ ڕخنە لەو خەڵکانە بگری کە عیبیان نیە یان کە عیبی خۆیتی زۆر جار هەیە ڕخنە لە خۆیتی ڕخنەی لە خەڵکیشکە دەگری ئەوێ فەرق بەڕای جەنابەت ڕخنەی دروست کامەیە ڕخنەی دروست ئەوەیە کە ئینسانێک کە لە شەرع لە دین غەڵەتە چی هەبی ڕخنەی لێ بگری بلێتەوەت غەڵەتە یان لە تەبیعاتێکی کە مەسەڵەن زەرەری هەیە بۆ کۆمەلگا بۆ دەوروبەری لەو شتانە دەکرێت ڕخنەی لێ بگری بەس ئەوەی کە پەیوەندی بەخۆی هەیە پێویست ناکە تو ڕخنەی لێ بگریت چونکە بە تووسان ناوی ڕخنەی بنیاتنەرت لێ گیراوە بە قورعان هەتوو ڕۆژانە ڕوبەڕووی ڕخنە دەبیەوە ئەو ئایا بە مباشر یان غێر مباشر ئەوە علاقەی بەوەیە نیە خەڵکەکە تەبعی وایە خەڵکی ما عام لەگە ڕێزم بەخۆشم خەڵکی ئەو شارەی ما دەزانم هەر تەبعی وایە ڕخنە لە هەموو شتێک دەگەیت حەزی بە ڕخنەیە ئارێ وەڵڵا ئەمن ئێستاکە بچی لە پێش دەرگەی ماری سارەکەی ڕاگری ڕخنە لێ دەگریت لۆ ڕاگرت لۆ هاتی لۆ ڕۆیشتی ئەوە تەبعی وایە بێشانە باشە کە ڕخنەکە دەگرێت بۆ نمونە گریمان بابەتەکە یاخود ئیشەکە یاخود کەسەکە هی ئەوەیە کە ڕخنەی لێ بگیرێت بەخۆی وەڵامی ڕخنەکەشی پێ نییە بەخۆی بەخۆی وەڵامەکەی پێ نییە ئەوە بەخۆی وەڵامەکەی پێ نییە کە بە تو دەرێ بەخۆش نازانین پرسیارەکە لۆ لێ دەکە یان ڕخنەکە لۆ لێ دەگری ئەوەیە مشکلەکە جەنابەت وەکو گەنجێک چۆن وەڵامی ڕخنەکان دەدەیەوە سەرەتا بە خێراتنی کەلاکەتان دەکەم وەکو ڕخنە ڕایی ئازادە مەسەڵەن کابرا چۆن تەسەڕوفات دەکا بەڵام هەندێک ڕخنە هەیە بابەتی مەسەڵەن پەیوەندی بە منەوەی شەخسیە ناکرێ مەسەڵەن ئەمنەوە کەسێ بەرامبەر مێزعات بکەم ڕخنەی لێ بگرم هەندێک شتێ ئازادە ڕایی بەرامبەرە خۆی کە ڕا ئازادە هەمومان ئەوەی دەزانین دەتوانین بۆ نمونە بەدڵی خۆمان قسە بکەین بەدڵی خۆمان ڕخنە بگرین بەڵام ئایا ئەو ڕخنانەی دەیگرین تا چەند بنیاتنەرە ڕوخێنەر نییە وەڵام مەرجە مەسەڵەن ڕخێنەر نەبی مەسەڵەن بەو کەسێ بەرامبەرەدا ئازاری نەدا باشە قەت ڕخنەت لێ گیراوە بەڕاشکاوی بێگومە لەسەر چ بابەتێک بووە زۆر شتە بۆ مەسەڵەن بەڵام ئێستا ئەو کاتە مەسەڵەن بە مێشکم دانایە گەنا زۆر شتە بە ڕخنە لێ گیرە تایبەت بەخۆ باشە ڕخنەکە جێی خۆی بۆ کە ڕخنەت لێ بگیرێت لە مەسەڵەن ئەو شخصی بەرامبەرم لەوانەیە پێی ڕاست بووی کە ڕخنەی بەرامبەرم مگربی بەڵام ئەمن زۆر بە هەندم وەرنەگرتووە ڕوونکردنەوەت لە بۆ نەدا نەدگوت ئەو ڕخنەی جەنابەت دەیگری لە من هەڵەیە بێگومان بەڵێ مەسەڵەن بای ئەوەی ڕوونکردنەوەمدایە بەڵام ئەو بە قەنەعەتی نهاتووە باشە بە پرسیارە چکە بکەم بە ڕخنە تێک دەچی احتیاج ڕخنەی بنیاتنەر چییە ڕخنەیەک هەیە کە کەسەکە یاعادە نەزەری خۆی دەکاتەوە و ڕەنگە دوایە و ڕخنەیە ژیانی بگۆڕێت بەلای جەنابەت ئەو جۆرە ڕخنەیە چۆنە
بەخوای ئەوە نییە. باشە ئەی ڕخنەی ڕوخێنەر چییە؟ ئەو کەسەی بەرامبەرت ئازار بدە. ئازار درراوی بەو ڕخنانە؟ نا ئەو بەو شێوەی نەبوو ئاسایی بوو. باشە خۆت ڕخنە دەگری؟ کەم لە چ بابەتێک ڕخنە دەگری؟ زۆر بابەتەیە بەڵام ئێستا ئەو کاتە مەسەرم ناتۆ بەمێشکم داگەنا هەبووە ئەو مەسەڵ کەسانی کە ڕخنیان لێ دەگری تا چەند وەڵامێکی پێویست دەدەنەوە بۆ ئەو ڕخنەیە کە لێت گرتو. عسەب ڕای خۆیتی جاری وێ مەسەن جواب دەداتەوە جاریا قەناعەتی دێ و خۆی چا دەکە. بە ڕخنەگرتن تێک دەچی؟ واللهی بەخۆی ڕخنە دوو جۆری هەیە. ڕخنەی ڕوخێنەر و بنیاتنەرمان هەیە بەڵام ئەگەر ڕخنەکە ڕوخێنەر بێت بێگومان هەموو کەسێک تێکەچێت. بەڵام ئەگەر ڕخنەکەمان بنیاتنەر بێت ئەوە احتیادیە بەلامەوە هیچ شتێکی نامۆ نییە. دەکرێت باسی ڕخنەی ڕوخێنەرم لە بۆ بکەیت چییە؟ ئینسان کە لە شوێنی قساکات یان دەرس شەرحکردنێکە بێت ئەو کاتی یان تەڵەبەکانت یان ئەوانەیەکەوە ڕخنەکەیان لێگری ڕخنەکە ئەگرن بۆ ئەوی کەوا کەسەکە بشتێنەوە بۆ ئەویکەوە ئحرازی بکە لە ناو قاعەکە یان لە ناو هۆڵەکە من بەخۆ زۆرم دیتە ڕخنەیەکی لێگرن کەوا ڕخنەکە لە جێی خۆی نییە یان ڕخنەیەکە شوێنی ئەوەی نییە کەوا لە شوێنی بە کۆمەڵ ئەو ڕخنەی لێ بگیرێ یعنی دەبێت ڕخنەکە بەتەنها بێ ڕۆبەڕوو پێی بڵێ بەتەنها لە شوێنێک بەتەنها بەڵام ڕخنەی بنیاتنەر هەرچی ڕخنەی بنیاتنەرە بە شێوێکی احتیادی ئەتوانی پێی بڵێ ینی لە شوێنێکی بە کۆمەڵیش لە ناو قاعایکی گەورەش ئەگەر پێیشی بڵێ شتەکە احتیادیە ئەو ڕخنەی بێتی هۆیەکەوە ئینسانەکە بنیاد بندرێتەوە ینی ئەو هەڵە و کەم و کوڕێ هەیە چاچ بکاتەوە. باشە جەنابێت چۆن وەڵامی ئەو ڕخنانە دەدەیەوە؟ ڕخنە ڕوخێنەرەکان مەبەستە بەخوا ئینسان ئەمن بەخۆ لێم نەگیرایە بەڵام ئەگەر لێشت بگیرێ بەڕاستی ئینسانی حراجەبی ئینشاءڵڵا لێم ناگیرێ و ئەگەر لێشم بگیرێ بەدەنجی باشترین وەڵام بۆ ئەو ڕخنانە بچی لە پێش دەرگەی ماری سارەکەی ڕاگری ڕخنە لێ دەگرێت بەدەنجی باشترین وەڵام بۆ ئەو ڕخنانە. سەخۆی کەسی حەسوودمان زۆرە خۆی ڕخنەگرتن لە چیە گەڕێتەوە دێتە سەر حەسوودی زیاتر پەنا ئەبن بە ڕخنەگرتن ڕخنەگرتنەکەش چۆنە ڕوخێنەرە ڕوونکردنەوەی ئەوەی کە مەسەرەن چاکەتێک لە بەرچ جوان نیە زیاتر وەخت کوشتنە ئەندەبی ڕخنەکەی بە شێوەیەکی بێ دوور لە ڕوخێنەر بی. سڵاو ڕێزمێ بۆ کەناڵەکەتان ئینجا ئیترەوە هەر کەس یەکاتە لای بەرامبەرەکەی سەمن بۆ نمونە کەسێکە بینم کە کەسەکە ئەیبینم بەرزە سەمە مەسەم بۆ نمونە من کەسێکی حەسوود بم یا کەسێکی چاوپیس بم هەیە بەرامبەرەکەی نبینێ ڕوخێنێ بەچی ها وەڵایەوە فڵان شتت ئەوە غەڵەتە چونکە ناگاتەوە شتێکەوە ئەو کەسی بەرامبەری هەیەی حتمما ڕخنەیەکی لێگرێ بۆ ئەوەی برینداریکا کابرا کاڕاتەوە ماسکە وەڵایە و کابرای ڕخنەی لێم کرد ئەڕوا بە قسەیەوە بەس خۆی خەڵک هەرچەنێ یعنی گەیشە ڕخنەیەک هەر پێی بڵێ باش عین هەست سەری بۆ بادی باشترە لەوەی کە تۆ جوابی دەیتەوە سە خۆی کەسی حەسوودمان زۆرە خۆی ڕخنەگرتن لە چیە گەڕێتەوە دێتە سەر حەسوودی سە من بۆ نمونە کەسێکە بینیم لە خۆم بەرزترە ئەی ڕوخێنم بە چی ڕوخێمیان بوختانی پێکەیان قسەی پێەکەم یان بەرامبەر لێمەوە چیەوەات کردیان لە ناو خەڵکی شکێنمەوە ئەوە ڕخنەکردنی ئەو خەڵکی بەستر زۆر ناو کۆمەلگایمان ڕخنەکردن هە زۆر بوو یعنی تەداخولی ژیانی خەڵک زۆر لە هەموو جۆرێکەکەن. بەڕای جەنابەت حەسادەت یعنی ئەو کەسە حەسادەت یە لێ ڕخنە جەنابەت زۆربەی لە حەسادەتەکان دی سە بۆ نمونە هەیە چای پیسە مەسەڵەن بینێ برادێکی حاڵی لەو باشترە ئەو چیەکە چاوی لێدایانە ڕای ڕوخێنیانە ڕاتە لای خەڵکێتر ناوی دێنێ یانە ڕا بە خراپە ناوی دێنێ خۆی سەو حەساتەوەی کردو ڕخنە زۆری لە خەڵک بگرن سەیکینا هەر کەس بۆ خۆی بژێ کەس نە موشکی لە ڕۆدا نە بوختان ڕۆدانە و شتانە ڕۆدا ئامانج لە بۆ نمون ئامانج لە ڕخنەگرتنەکە تەنها هۆکارەکە حەسادەتە یاخود شتی تریش هەیە وەڵی حەسادەتە من لە لای خۆمەوە بە زۆری بە حەسادەتی بینم یان ناگاتە ئاستی ئەو نەفەر لە خۆی بەرزتری بینیە بە ئاوا ڕخنەی لێگرێ هەر ژیانی وێران کە ئیستا بۆ نمونە تۆش کاڕۆیتە بڕۆسێر دەوڵەتی ئۆڕۆپیەکانکە بڕە لە ناو زەحداچیەکی بکە کەس سێرت ناکە ئیسا لێرە بۆ نوێ یەک غەڵەتی بکەی هەمووی دێتە باسەر بۆ وات کرد بۆ ئەمەد کرد هەیە خەڵکەکەمان وای لێ هاتووە باشە کە پێ دەڵێ بۆ وات کرد ئەی بۆ نمونە بۆ پێی ناڵێ ڕاستیەکە چی ئەگەرە من بیکەم ئەگەر ئەوە هەڵەیە پێشی بڵێ ئەلی ناو کۆمەلگای ئێمە نابێ ئی بۆ کۆمەلگای ئێمە چی هەر کەس حڕە بە ژیانی خۆی باس من کە هاتم یەقی نەفەرێکم کرد کە لای شتەکەی ئەو شتم کرد کە لای بەرامبەر شتەکەی ئەوە غەڵەت بێ ئەوە حەقی خۆیتی کە بێ ڕخنەیەکم لێ بگرێت و گەنجێک چۆن وەڵامی ڕخنەکان دەدەیەوە وەڵی حەزەکەم هەر کەسێ بۆ خۆی بژێ تەدەخولی ژیانی کەس نەکە هەر چۆن وەڵامی ڕخنەکان دەدەیەوە جەنابەت من ڕخنەت لێ بگیرێ من هەر پێڵێم باشە سەری بۆ بادەم چونکە جوابی دە منیش ئەگەڵمە ئاستی ئەو باشە باشەکەی جەنابەت کە وەڵامەکەی بۆ کەسێک ڕخنەت لێ دەگرێ کیفایەتە بەڕای جەنابەت ئەگەر پێی بڵێ باشە بەردەوام نابێت لەسەر ڕخنەگرتنەکانی خوا
پیشی بڵێ چونکە ئەوە ڕشتێتە ناو خێنی فێر بووی تر هەر کەسوەکەوێتە لای بەرامبەرەکەی باس من یعنی کەسی ڕخنم لێ لێرەوە ڕوا لێرەوە دەرەچێتە دەرەوە چونکە ئەگە هەر بە دوای بڕۆم ئەوە زیاتر قساکە ڕخنت لێ دەگیرێ زۆر لەسەر چی بەخوا لەسەر مەسەن بۆ جلوبەرگ حەلاقی یانە لێەوە بۆ برۆتەکە یانەوەڵێ بۆ واکەی بۆ پرست وادایەنی بۆ جلانەکەی دەبەر بۆ پانتۆڵ ئاوە هینەکەی دەبە زۆر یعنی تر هەیە کابرا حەسوودە کێشەی هەیە واللهی تر خەڵکە ئیترەوە ڕخنانە تا چەند کاریگەری لەسەر جەنابەت داناوە بە قورئان خۆی هەتا ڕادەیەک ینی تاسیری لێم کردووە بەس من احتیمامی پێ نادەم من هەر ژیان خۆم بە بەردەوامی بمەڕێەوە وشی بۆ خۆی ڕخناگرێ کەیف خۆیەتی لێستادا دەبینین کەسانێکان هەمیشە خەریکی ڕخنەگرتنن ڕخنەی ڕوخێنەر دەگرن و بەبێ ئەوەی کە ڕخنەکەیان گرت کە وتیان ئەوە خراپە باشەکەت پێ بڵێن چۆن وەڵامی ئەو جۆرە ڕخنانە بدەینەوە بەڕای جەنابتان بڵێ وڵایەک خۆم ڕاستە بە نسبەت ڕخنەگرتن زۆر کەسێ ڕخناگرێ و ڕخنەش دوو زۆر هەیە ڕخنە هەیە بنیادنەرە و ڕخنە هەیە ڕوخێنەرە ڕخنە ڕوخێنەرەکان پێویستە هەمومان ئیمالی بکەین بەڵام کاتێکەوە کەسێک ڕخنەیەکی بنیاد نەرمان لێگرێت پێویستە ڕەچاوی بگرین و پێویستە دەستخۆشی لێ بکەین لە بنیاد نەرەکە گەڕێجارێ ڕوخێنەرەکە کەسەکە کە ڕخنە لە جەنابەت دەگرێ ئایا تەنها ڕخنەگرتنەکە ئامانج لەوەیە کە بچێنێ یاخود مەبەستی دیکەی هەیە ڕاستە بە تاکیت کۆمەڵە کەسێک هەیە بۆ نمونەتۆ لە ژیانێکدا ئاژی ڕەنگە ئاسوودیت پێبن یاخود ڕەنگەکەەوە چاویان پێت هەڵنێت بۆ ئەوەی کەەوە جەخت لەسەر ئەوە بکەنەوە کەەوە تێکت بشکێنن زیاتر پەنا ئەبن بە ڕخنەگرتن ڕخنەگرتنەکەش چۆنە ڕوخێنەرە نێک بنیادنەر باشە ڕخنەشمان هەیە ڕخنەی بنیاتنەر ئایا ئێمە باسەرەتا ئەوە بپرسم چۆن هەردوو زۆرە ڕخنەکە وەربگرین ڕاستە ئەو ڕخنانێکەوە ڕوخێنەرن پێویستە ئێمە ئیمالیان بکەین چکە ئێمە بە خۆمانەژین ینی بۆ هیچ کەسێک ناژین کە خدای گەورە ئێمە دروست کردووە بۆ دروستکردنکەوە خۆمان بسەلمێنین زۆر کەسەیەکەوە ئەو کاتی ئەتەوێ خۆت بسەلمێنی ڕخنت لێگرێ بۆیە پێویستە ئەم ڕخنا ڕوخێنەرانە ئیمال بکەین بە شێوەیەکی گشتی و ڕخنە بنیادنەرەکەن دەستخۆشیان لێکەین چکە ئەوان ئەو ڕخنانە ئەبنەهەوەی کەوا چاکسازی لە ژیانی خۆماندا بکەین لە ڕووی هەندێک ڕخنەی بنیاتنەر هەیە ڕەنگە ژیانی کەسەکە ینی بە تەواوی بگۆڕێت تاکیت ڕخنە کەسانێک هەن لەگەڵ ڕێزم ئەو ڕخنەیەشیان قۆبوڵ نییە ینی کەسی وا هەیە دەڵێ ئەوە لەوە گەڕێ ڕخنەی ڕوخێنەر بە بەردەوامی لە کەسەکان دەگیرێت بەڵام کەسی واشێ بەیت شەوەیەک ڕخنە قبول ناکات و پێی تێک دەچێت ڕاستە ئەو کەسانێکەوە ڕخنە قبول ناکەن ئەوە ئەگەرێتەوە سەر پەروەردە و تێگەیشتن لە ژیان و تێگەیشتن و ئاسی بەرزی ڕۆشنبیریان هەندێک کەسێکەوە بیرەکاتەوە ئایا ڕخنەکە بنیادنەرە یاخود ڕخنەکە ڕوخێنەرە کاتێک ئێمە نابێت یەکسەر بڕیاردن ئایا ڕخنەکانمان ڕوخێنەرن یاخود ڕخنەکانمان بڕیاردن زۆر جار پێویستە ئێمە هەڵسەنگاندن بۆ زۆری ئەم ڕخنانە بکەین کەوا لێمان نەگیرێ جەنابەت هەڵسەنگاندن بۆ ڕخنەکان دەکەی بە تاکیت بۆمان باسکە چۆن بۆ نە کەسێک پێمەڵێت کاگیان بۆ کۆمەڵە شوێنێک مەڕۆ من هەڵسەنگانی بۆکەم ئایا ئەو شوێنانە بەلای کۆمەلگاوە نەشیاون و من هەڵسەنگانی بۆکەم بڵێ کە زانیم نەشیاوە ناچم بۆی بۆ نمونەوەکو نمونەیەک و کەسێک بۆ نمونە جل و بەرگی منی پێجوانی و ستایلی منی پێجوانیە یاخودە من شتێکە کڕم ڕخنە لێگرێ ئەڵە ئەم شتە باش نییە بەڕای من ئەمە ڕای خۆیەتی ینی من مادام کە دەڵێ باش نییە باشەکەی باز دەکات پێ دەڵێەوە باشەکەی پێت ناڵێکەوە بۆ باش نیە بۆ ینی تۆ ئەڵێ هۆکارم ببێنەوە ئایا ئەو شتێکەوە من کڕیمە بۆ باش نییە ینی چی تیە ینی هەم خەڵک پێێتی ئایا بۆ باش نییە هیچ وەڵامێکی پێێتە ناڵێ باش نیە و تەواو ینی خۆی لێ دەربازەکات بە خۆی ڕخنەگرتن تاان ئەو کەسی کە ڕخنەی ئەگری دەبی ڕخنەی یەکەمدا لە خۆگرتبی یعنی ئەو لایەنانی کە کەسەکە ڕخنەی لێ ئەگری لە کەسی بەرامبەر یەکەم شت دەبی لۆی ڕوونکاتەوە کە ڕخنەکەی لە سڕۆچیە و ئەگەر ڕوخێنەربی ڕخنەکەی یان بەخۆی ڕخنەی ڕوخێنەر تاان لانی نەرێنی هەیە لەسەر کەسی بەرامبەر و گومان تێدانە دەوجا ئەو کەسەی کە ڕخنەی ئەگری ئەن دەبی ڕخنەکەی بە شێوەیەکی بێ دوور لە ڕوخێنەربی یعنی هەمووی لانی پۆزتیڤی لانی ئەرێنی لەسەر کەسی بەرامبەر هەبی یعنی هەوڵدا کەسی بەرامبەر لە جیاتی ئەوەی کە بڕوخێ تووشی هەستانەوە ببی تێگەی یعنی هەتا توانی وە بکەن با نەرێ ڕخنت لێ ئەگرم بابرێت تێبینیم هەیە لەو ئیشەی ئەتوان ئەو هەبکەی لەوانی جوانتر بی لەوانی ئیشەکەت باشتر بی تێگەی یعنی سام کە کەسەی غەڵەتیەکی هەیە پێویست ناکە برێم کاکە وڵات و ئەوت هەیە ئەچم یانی وەکو ڕخنەیەکی ڕوخێنەر
پێی ئەرم کاکە ئیشەکەت جوانە وەلو ئەشێ ئەگەر بەو شێوەی بکەی جوانترش بی تێگەی یعنی بە جوانەکەی پێ دەڵێی و جوانترینەکەشی پێ دەڵێی کەش پێ دەڵێت طبعاً ئەشێ ئیشەکەی جوامی کەسەکە ئەو کەسی کە ئیشەکە ئەنجام ئەدا وەلو ئەشێ ینی بیر لەوەی نەکەتەوە کە لایەنێکی خراپی هەیە ئەو ئەتو کە ئەو لایەنە خراپەت بەدی کردیا بڕۆ ئەو لایەنە خراپی تێبگەینە برێ ئەو لایەنە خراپەشی هەیە و ئەو لایەنە چاکەشی هەیە تێگەی باشە کەسانێک هەن ینی بەس ڕخنە دەگرن ینی لاەنە باشەکان هەر لەلانیە تەنها خەریکی ڕخنەگرتنن هۆکار چییە ئەو هەموو جۆرە ڕخنە ڕوخێنرانە دەچیرێت والله هێوساوەش نازانم بەپێی کەس ئەگۆڕی چکە کەسشمان هەیە بەعام قسەکەت زۆر جوانە چکە بەعام خەڵکی ئێستا هەر ڕخنەی ڕوخێنێت ئەگری وەک بەس خەڵکی دیشمان هەیە کە ڕخنەت لێ ئەگری لۆ بەرزبوونەوە و لۆ عنی بەرزبوونی ئاستی خۆتە یان ئیشەکەت باشتر بکەیت باشە جەنابەت وەکو گەنجێک وەکو قوتابیەک بەڕای جەنابەت ئەو ڕخنانەی کە دەگیرێت بەشێکی زۆریان هی ئەوەیە کە ڕخنە بێت و کەسەکە بڵێەوە ڕخنەم هەیە لەسەرەوەی کە بۆ نمونە هەڵەیەکی تێدا یاخود هەر خۆ فێر بووە حەزەکە ڕخنە بگرێت بەخوای بەعام ئێستا هەر ینی کوبری سیفەتە چیلۆ پەیداوی بی کە ڕخنەگرتن بی ئەشێ شتێکە عنی زۆر جاری کەس هەیە ڕخنەی لە کەسەکی ئەگری یان لە هەستی بەرامبەر ئەدا شتەکە شانی ڕخنەش نییە شانی ڕخنەش نییە پێویستە چۆن وەڵامی ئەو جۆرە ڕخنانە بدرێتەوە والله ئەو کەسەی کە نازم ئەوەی کە ڕخنەی لێ ئەگیرێ ینی باشتەکەی ئەگەر ڕخنەشی لێگیرا باشتەکەی بەز ینی لانی نەرێنیەکانی کار لێ نەکە هەر لایەنە پۆزتیڤەکانی وەرگری بابیر لە قسەکەی بکاتەوە لە ڕخنەگیرەکەی بیر لە قسەکەی بکاتەوە گەرشتەکە تێیدا بوو بە لە خۆی لا بدا یان خۆی ساگ بکە و ئیشەکەی بەرەو پێشتر ببە و ئەگەریش نەبوو باشە جۆرە چکەش ڕخنە هەیە ڕخنەی دروستکەری پێ دەڵێن بۆ نمونە بنیاد نەرە ڕخنەکە بەڵام کەسانێک هەن هەردوو جۆرە ڕخنیان قبول نییە و ڕەتی دەکەنەوە نەپیان باشە ڕخنەی بنیاد نەریان لێ بگیرێت نەپیان باشە ڕخنەی ڕوخێنەریان لێ بگیرێت بەڵام جۆرە ڕخنەیەک هەیە کە بنیاد نەرە ڕەنگە ئەگەر لە کەسێک بگیرێت ژیانی ئەو کەسە بە تەواوی گۆڕانکاری بەسەردابێت قسەت چیە لەسەر ئەو جۆرە ڕخنەیە ئەو ڕخنەی کە بنیاد نەرەکەم کە سەرتا باسم کرد گوتم ڕخنە هەیە ئەملانی ئەرێنی و نەرێنی هەیە ئەو ئەرێنیەکە بنیاد نەرەکیە یعنی پێم گوتی پێی برێت تێبینیم هەیە لەسەر ئیشەکەت ئەتوانی ئەو هەبکەی ئیشەکەت باشتر بیان بەرەو پێشتر بیان سوودی لۆ دەور و بەر و کۆمەڵگەی زیاتر بی تەبان ئەو بنیاد نەرەکیە وانە ئەو کەسەی کە بە ئەنجام ینی ئیشەکەی ئەنجام ئەدا طبعا دەبی ساوڕی ئەو کە ڕخنەی لێبگیرێ و دەبی قبول چی بکە چۆ ڕخنەگرتن شتێکی جوانیشە تا پێویستە بەس ئەو کەسی کە ڕخنە طبعا ڕخنەگرەکە ڕخنەکەی بنیاد نەربی ئەو نوع ڕخنانە ڕخێنەر فەرقی هەیە لەگەڵی ڕخنەگرتنی مەسەرەن هەندێک نوع ڕۆمان نووس هەیە لەو نمونە ئیشیان تایبەت ئەو شتێکە تازە باس کرد لە بۆ نمونە هەندێک ڕۆمان نووس هەیە ڕخنەی ئەدەبی پێ دەڵێن و ئەو کێشانێک کە پێ دەڵێن حەلەکانت پێ ناڵێن و لە هەمان کاتیش ڕوخێنەر نییە مەسەرەن پێ دەڵێ فڵان مشکلەمان هەیە بەس لە خۆت بڕۆ حەلیکە کێشەی من نییە لێدەگەی لە من ینی تاین بڵین ئەوش پارچەکە لە ڕخنەگرتن بەس احتیمالی شێ بە ڕوخێنەر ناوی ببەی ینی ئەوانەی کە ڕخنەی حەل دەکەن ئەوانش کەسانەکەن باشە و ئەوانش کە ڕخنەی دەگرن ئەوانش کەسانەکەن یعنی بەڵێن دەکرێت بکرێت دوو پارچە زەحمەتە ئەتوو بتەوێت ڕخنەی بگری و لە هەمان کاتە ڕوونیشی بکەوە حەلەکەی چییە بۆ ڕخنەکە بگرین ئەتوو لە ڕخنەی ئەدەبی گەڕێ ئەو کەسانێک کە بۆ نمونە ئەو ڕۆمان نووس و ئەو نووسەرانی کە تایبەت بە ڕخنەگریان پێ دەڵێن بەڵام باس لە کۆمەلگا دەکەین کۆمەلگا کەسانێک هەن هەمیشە ڕخنە دەگرن بە زۆر جار ڕخنەکان حەلیشیان پێی نییە بەڵام هەر حەز دەکەن ڕخنە بگرن ئایا ئاماز دە جۆرە ڕخنانە شکاندنی کەسی بەرامبەرە یاخود شتێکی ترە دەکرێت هەدەفەکەی بەس شکاندن بی دەکرێت هەدەفەکەی ڕگ لێبوونەوە بی مەسەرەن کۆمەڵک گەنج هەیە مەستا لە هەولێرە لە بازارە لایەن پرسە کۆمەڵک گەنج هەیە لایەن پرسە هەر لەو گۆڕی ڕچیان لە شتێکی دەبیتەوە بەس هەدەفەکیان نییە بزەبێت ینی قسەکەی تو تاوا دەدەچی لەو حاڵەتێک بەس نازان بڵێم هەدەفەکەیان چێت تۆ بەخۆمەوە ڕخنانە نییە لێکەچی پرسیک ئەو ڕخنانی هەبی ئاسانتر دەبیلەوە ڕای جەنابەت وەکو گەنجێک چۆن وەڵامی ئەو جۆرە ڕخنانە بدەینەوە بەخوای بەسخینەوە دەبێت بەخینەوەی بکەین هەتا تێبگەن ڕخنەگرتن کۆجارێ لە ئەساسی ڕخنەگرتن تێبگەن ئەو جە بگەینەوە حەلێ ڕخنەت لێ دەگیرێت وەکو خۆم مهم نییە لەکنم ئەگەر بشگیرێ بەس دەگیرێت ئەکید گریمان گیرە پێ تۆڕە دەبی هەتا ئێستا بیرم نایەتۆڕەوە بم ئەگەر پێم بڵێن بەس احتیاجیە ینی ڕخنەگرتن شتێکی زۆر نۆرمەڵە باشە کەسانێکی تر هەن ئەگەر ڕخنێن ڕوخێنەریشان لێ گیرە بەبێ ئەوەی کەسەکەی کە ڕخنە دەگرێ حەلی بداتێ بخۆی لە بۆی ڕوون دەکاتەوە ئایا ئەو کەسانە هەمومان وابین باشترە
باشتر نییە هەمومان وابین ینی- بە من بڵێ ئەو چاکەتە جوان نییە من بێم پێت بڵێم لەبەرچی جوانی ئەگەر وتت نازانم بەس جوان نییە ئەنی نازانم بەس جوان نییە بەڵام من پێت بڵێم بۆ ڕوومکەم ئەو چاکەتە لەبەرەوەی ئەمن پێم جوانە ئەو هایە قەناعەت بە تو بینم کە ڕخنەکەی جەنابەت لە جێی خۆی نییە بەزەخر ئێستا و پرسیارێت کرد زیاتر شخصیە مەسەن نەگەت بە من بڵێ جرکەکە جوان نییە پێویست ناکات بۆ ڕوونکەمەوە دەکرێت و ڕێی خۆت هەبی لەسەر مۆزوعی ئەوش ڕێی خۆم هەبی دەکرێت هەمومان ڕێیمان هەبی و ڕێز لە یەکتری بگرین لە جاتیەوەی لە یەکتری ڕوونکەینەوە چکە ڕوونکردنەوەی ئەوەی کە مەسەرەن چاکەتێک لە بەرچ جوان نییە زیاتر وەخت کوشتنە لەوەی حەلکردن بی کەسانێکی تر هەن هەمیشە ڕخنە لە هەموو شتێک دەگەرن تەنانەت ڕخنە لە زەوی و ئاسمانیش دەگرن ئایا ئەوە نەخۆشیە یاخود شتێکی ترە ناتانی پێ بڵێ نەخۆشی بەس ئەوە زیاتر دەروونشی کارێک دەتانی جواب بداتەوە چکە سوالەکە زیاتر دەرونیە زۆر باشە بابینە سەر ڕخنەکەی دیکە ئێمە ئەوە دەزانی کە دوو جۆرە ڕخنە هەیە ڕخنەی ڕوخێنەر هەیە و بنیادنەریش هەیە ڕخنە بنیادنەرەکە جاری وا هەیە کەسەکە کە لی دەگیرێت ئەگەر قبولی بکات وی عادە نەزەری خۆی بکاتەوە ڕەنگە 180 پلە ژیانی بەتەواوی بگۆڕێت بەڵام کەسانێکان ئەمەشیان قبول نییە ئەخر دووبارە ڕێی شخصیە مەسەرەن ینی ناکرێ من ڕخنە لەم فەرەکی بگرم چاوەڕێ بکەم ینی حساب لە بۆ ڕخنەکەی من بکە ئەم بەس پێت دەڵێم ئەو مشکلەیە هەیە ئەگەر حەلی دەکەی یان ئەو کاتە شخصیەتی خۆتە ینی ئەوە دەگۆڕێتن شخصیت دەگۆڕێت تاثیر دەکات شخصێک هەیە لەسەر و کەسانێکە و جۆر ڕخنانە دەگرن بۆ نمونە ئەگەر ئێمە ڕخنەمان گرت ڕخنەکانمان چۆن بیتن ڕخنەکان دەکرێت زیاتر ینی لەسەر شتی بەخۆی زیاتر ئێستا ڕخنەی ئێستا زیاتر لەسەرەوەی لەسەر شکلی دەرەوەیە ئەو یەک لە مشکلەکانمانە بەس ظاهیڕیە ئەگەر بکرێت مەسەرەن شتی زیاتر ینی شتێکی معقول بی کە ڕخنەی دەگری لە نمونە باسی شتێکی فکریم لەبەوە بکەی لە نمونە پێم بڵێ وەرە کاکە ئەو فکرێت و غەڵەتە لە باتەوەی پێم بڵێ ئەو جلکت ناشرینە ئەو کاتی دەکرێم خۆم ڕاست بکەمەوە بەس جلک ڕاستکردنەوە ئیسفادە چوانیە لەکنە من کەلاتەلاچی وەکو نمونە وەکو فیگەرت بەڵێ وەکو لقەک لە ناو مەسەرەن فۆرمی بابەتەکە باسمان کرد بەڵام هەیە لەسەر ئایدیای کەسەکانیش ڕێی هەیە بۆ نمونە دەڵێ و کابرایە ئەسڵەن هەر فکرکردنەوەی غەڵەتە لە حەیات بەبێەوەی کە پێی بڵێ فکرکردنەوە ڕاستەکە کامەیە ئەخر فکرێک ڕاستە بەخۆی شتەکە زۆر احتیاجێک ڕخنەش لەم بگری مەسەرەن لۆ من ئایدۆلۆژی من کووە ئەتو بێ ڕخنە لە فکری من بگری زۆر احتیاجیە دەتوانین نیقاش بکەین لەو حاڵەتێک باشە ئەو احتیاجیە بەس مەسەرەن ئەگەر تو ڕێی تێ بکەی ئەو کاتی دەگۆڕێ مەسەرەن تو بە من بڵێ لەبەرچە ئەتو فلان فکرێت هەیە نابی هەدبی ئەوە فەرقی هەیە لەگەڵەوەی بەم بڵێ فلان فکرێت هەیە و لۆ هەیتت وەرە بە مناقەشە بکەین ئەوە فەرقێک دەکات ئامادەین کە ئەو مناقەشەیە بکەین ئێمە پێم وانە هەتا ئێستا ئەو فکرە دروست نەبووە بڵێ ڕخنە لە فکری نەفەرێکی بگری و بێ مناقەشت لەگەڵ کا بە احتیاجی دایمەن تووڕەبوون هەڵچوونی تێدایە چی بکەین تاوەکو ئەو مناقەشەیە بکرێت و تووڕەبوون و هەڵچوون دروست نەبێت دووبارە بەڕای من خینەوە سەر بۆ ئەوەی کە ئەو جۆرە نیقاشانە بکرێتن و ڕخنەکانیش قبول بکرێتن و حەلش بۆ ڕخنەکان بدۆزرێتەوە بەڕای من بڵێ بەس خینەوە دەبی دەست بە خینەوە بکرێت ڕخنەگری بەڕێز ئەو کەسێک کە هەمیشە ڕخنە دەگری ڕخنەت لەسەر هەموو شتێک هەیە بەڕێزم کەس داوای لێ نەکردووی کە ڕخنە بگری و ئەگەر ڕخنەیەکی شت هەیە هەوڵدا حەلەکەی یاخود چارەسەرەکەی هاوپێچی ڕخنەکە بکە و ئەو کەسە بڵێ کە ڕخنەی لێ دەگری هەر مەڵێ ئەوە جوان نییە ئەوە باش نییە ئەوە خراپە ئێدە پێی بڵێ باشەکە کامەیە و جوانەکە کامەیە هەموو شتێک ڕەت مەکەرەوە لەبەرەوەی ڕخنەگرتن لە هەندێک کەس وەکو ئەوە وایە کە گوڵێک دەیەوێ بپشکوێ تۆش بچی بە گوڵ بڵێ مەپشکوێ ئێستا کاتی پشکوتی گوڵ نییە ئێمە هەمومان لە ژیانی ڕۆژانەماندا هەڵە دەکەین و هەڵەکانیشمان قابلی ئەوەیە کە ڕخنەی لێ بگیرێت بەڵام هەندێک ڕخنە هەیە ئێرەمان دەتەزێنێ و پێمان ناخۆشە و دڵمان پێشان دەکات تکایە بە ڕخنەکانمان ڕخنەی بنیاد نەربێ ئەگەر ڕخنەی ڕوخێنەریشمان گرت هەوڵ دەین بۆ کەسەکە چاک بکەینەوە لەبەرەوەی ڕخنەی بنیادنەر ڕەنگە 180 پلە ژیانی کەسەکان بگۆڕێت و ئەو ڕخنەیە وا بکات کە کەسەکە لەو کارێکەکەیدا سەرکەوتوو نەبووە لە ئایندەی خۆیدا سەرکەوتوتر بێت ئەمنە زۆر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر ڕخنە و گلەی و پێشنیارەکانتان سەرسەر و سەرچاوانمان بەڵام تکە ئەبا ڕخنەکانتان بنیاد نەربێت خواتان لەگەڵ